سڵاو ئەزیزانی من لە درێژەی ڤیدۆکانمان سەبارەت بە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان لە باسکردنی کۆلێژەکانی پەروەردە لە هەرێمی کوردستان باسی بەشی جوگرافیا بۆ ئەوەی خۆشەویست دەکەین داوەکو کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی بە زانکۆ لاین و پارالێل و ئێواران بزانین هەروەها بزانین لە چەند شار و شارۆچکە لە زانکۆکانی هەرێمی کوردستاندا هەن ئێوەی خۆشەویستیش دەتوانن بینەرمان بن بۆ ئەوەی زۆرترین داتا و زانیاری وەربگرن تا کۆتای ڤیدۆ بینەر بن و زانیاریەکان ببینن. ئەوەی کە باسمان کرد کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بوو لە کۆلێژی پەروەردە بەشی جوغرافیا بە هیوای ئەوەی بتوانن سوودی لێ ببینن و بتوانن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆ لاین ئەم داتا و زانیاریانە سوودتان پێ بگەێنێت هیوامان سەرکەوتنتانە ئێوەش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن.